وحفظ الأمانة پاراستنی ئەمانەت کەسێک قسەیەکت بۆ دەکات بیپارێزی پاراستنی ئەمانەت زۆر گرنگە یەکێک لە نیشانەکانی منافق ئەوەیە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم کاتێک ئەمانەتێکی پێ بوترێ یا ئەمانەتێکی لادا بنرێ خیانەتی لێکات جاران خیانەت کەم بوو ئەمڕۆ خیانەت زۆرە جاران خەڵکی دەڕۆشت بۆ سەفەرێک بۆ عەسکەریەک بۆ شوێنێک کچەکەی ژنەکەی دائنا وەکو ئەمانەتی لای دراوسەکان و دەوروبەری خۆی و جاری وای لە خانوویەکە 4-5 ماڵی تیا بوو ئەوانەی کە تەمەنیان زیاتر بە بیریان دێ بەڵام ئەو ئەمانەتە دەپارێزرا ئێستا لە ماڵەکەی خۆیدایەوە سەر بە خۆیە خزمەکەی دراوسێکەی دەوروبەرەکەی ئەو ئەمانەتە ناڵن پارێزراوێ هەوڵەدەن لە کەداریکەن چونکە خەڵک بەڕاستی دوولۆڕی بەڕێستان خەڵک بەعام پیس بووە جاران خەڵک زۆر پاک بوو کۆمەڵە کەسێکی خەڵکی پیسە بوو بەڵام زۆر کەم بەڵام ئێستا بە پێچەوانەوە باشەکە زۆر کەمە پاکەکە خراپەکە زۆر بووە خیانەتکارەکە زۆر بووە ئێستا وەرە 4-5 ماڵ بخە خانوویەکەوە بە درێژایی ساڵ زۆربەی ڕۆژەکان پیاوەکەش لە ماڵە بێزانە چی کارەساتی ڕۆدا ئەوەی کە پێشتر لە 30 ساڵەوە پێش 50 ساڵەوە پێش کراوە هەرو خەڵکێ بەڵام خراپ بوو هەر مرۆڤن پاراستنی ئەمانەت زۆر کەم بۆتەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتێکە لە شاری مەکە و کۆچی کرد بەرەو شاری مەدینە کۆمەڵە کافر هەبوون ئەمانەتیان لای پێغەمبەری خوا داناوە صلی الله عليه وسلم ئیمامی عەلی لە جێگای خۆی دانا ئەمانەتەکان بگەڕێنێتەوە بۆچی بگەڕێنێتەوە کافر بوون نەیفەرموو بە کافر با ماڵەکەیان بخۆن نەیفەرموو ئەمانە زوڵمیان لە من کردووە بە ماڵەکەیان بخۆم نەیفەرموو ئەمانە سەحابەی منیان شەهید کردووە بە ماڵەکەیان بخۆم نەیفەرموو ئەمە ناوسکی حەیوانیان کرد بەسەر منە با ماڵەکەیان بخۆم نەیفەرموو ئەمانە دژی خوان و دژمنی خوان بە ماڵەکەیان بخۆم بە ئیمامی عەلی فەرموو ئەمانەتەکان بگەڕێنەوە بۆ خاوەنەکانی ئەمە چی پێوترێ ئەمە پاراستنی ئەمانەت تۆش نابێتە عوزر بۆت فڵان کەس کافرە فڵان کەس نوێژنەکەرە با ماڵەکەی بخۆم نابێتە عوزر ئەوە دزیە ئەوە جەردەییە کەواتە ئاگادار بە پاراستنی ئەمانەت زۆر گرنگە بەڵام کەسانێکی شەیە پەنا بەخوا نازانن ئەمانەت پارێزن ئیمامی عومەر ڕەزای خوا لەبێ کاتێککە موسڵمان بوو فەرمووی دوو لە ڕیبەڕێستان فەرمووی دەمی کێ شڕە وتیان فڵان کەس دەمی زۆر شڕە قسە لە دەمیان بەن نابێ ڕێک چوو بەوی لوت فەرمووی موسڵمان بوومە ڕێک قسە لە شاری مەکا بڵاوی کردەوە چونکە قسە لای ناوەستێ خەڵکانێکشی ئەمڕۆ ئاوایە ئەمڕۆ بە لە نهێنیە شتێکی بۆ باسکە دوای سەیرێکە ناو کۆڵانەکانە باسێکردی چونکە سیفەتی ئینسانی منافق پاراستنی ئەمانەت زۆر کەم بۆتەوە جا بۆی ئەگەر تۆ پارێزگاریت لە ئەمانەت کرد پیاو بە پارێز ئامانەتی خەڵکی بپارێزە خەڵکی ئەمانەتی لایە دوایی کە لەگەڵ کابرا بینی تێکە چێ هەڕەشەی لێک ئاڵێ ئەمانەتەکەت باسەکەم ئەخر ڕۆژێک و سیقەی بە تۆ بوو ئەگەر تۆ منافق نەبی صیفەتی منافقتیان نەبێ ئەو شتانە باس ناکەی بۆی ئینسانە بێ پیاوە بێ صیفەتی پیاوەتی تیا بێ صیفەتی ئینسانی ئیمانداری تیا بێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەمانەتەکانی لە ڕێگای ئیمامی عەلیەوە بۆ خاوەنەکانی گەڕانەوە لەناو شاری مەدینەدا کۆمەڵێک منافقی زۆر هەبوون منافق بوون خوا لە قورئانە زۆر باسییانی کردووە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەم هەموو سەحابەدا فەرمووی بە حوزەیفەی کوڕی یەمانی فەرموو ناوی چەند منافقێکت پێڵێم فڵان و فڵان و فڵان و فڵان فڵان منافق بیان ناس بەس بە کەسی نەڵێ ئیمامی حوزەیفە بە ئیمامی ئەوبەکر و عومەر و عوسمان و عەلیشی نەفەرموو ئەو ئەمانەتی هەتا ناو گۆڕەکە پاراست ڕەزای خوای لێبێت نەیفەرموو ئیمامی عومەر سیقەم بە تۆیە ئیمامی ئەوبەکر سیقەم بە تۆیە ئیمامی عوسمان و عەلی سیقەم بە تۆیە فڵان و فڵان منافقە ئاگاداریان بە نە ئامانەتەکەی پاراست ئەوە صیفەتی ئینسانی ئیماندارە بۆ یەگەر ئینسان خاوەنی ئەمانەت پاراستن بوو ئەمە سەروەتێکی زۆر گەورەی خوا پێی بەخشیوە چەند خۆشە ئینسان ڕازگۆ بێ و خەڵکی سیقەی پێ بکات بەڵام ئەمڕۆ بەداخەوە صیفەتانە کەم بۆتەوە خەڵکی ئەم سەرۆت و سامانەی لەدەست داوە ئەم شتە بە نرخەی لەدەست داوە لەبەر خاتری پارە و پول کە بۆ بووکوزاوای کۆکاتەوە مام حاجیگیان تۆ تەمەنت 70 ساڵ 80 ساڵە بە تەمای چیت دوژمنداری بۆ مناڵەکان دروستەکەی
بۆ بکوزاوە خۆت ماندووەکەی بۆ بکوزاوە قەبر و قیامەتی خۆت تاریکەکەی بۆچی خۆت تاریکەکەی ژیانی خۆت بۆچی تاریکەکەی ناوی خۆت بۆ ئەزڕێنی مردیشی خەڵکی بڵن لە وڵاتە ڕۆشت وەڵامە چی وڵا لەبەر پارچەی عەرز لەبەر پارچەی عەرز باش لە دەست خۆ دەرەکەی هەواڵی خوای کە کەسێ زڵمی لێ کردی پاراستنی ئەمانەت زۆر گرنگە ئەو مناڵە ئەمانەتە لای تۆ خیانەتیان لێ مەکە دوژمنداریان بۆ دروست مەکە خزمەکانە دوژمنداریان بۆ دروست مەکە کێشیان بۆ دروست مەکە بۆیە ئەگەر تۆ ڕازگۆ بوویت و ئەمانەتی خەڵکیت پاراست تۆ کەسێکی خاوەنی ڕەوشتێکی زۆر بەرزی خەم مەخۆ لەوەی کە کۆمەڵێک کشتی دنیای لە دەست دەچێت